بەبێ ئەوەی لەلایەن هیچ حیزب و ڕێکخراوێکەوە هاوکاری بکرێن. چەند نابینایەک ڕادیۆیەکی تایبەت بە نابینایانیان لە ناوچەی گەرمیان دامەزراندووە و ناویان لێناوە ڕادیۆی گزنگ کە ڕۆژانە بەرنامەی جۆراوجۆر لەو ڕادیۆیەوە پێشکەش دەکەن و ئەوانەشی لە ڕادیۆکەدا کار دەکەن سەرجەمیان نابینان. هەروەک ڕادیۆکە تەواوی نابینایانی ناوچەکەشی لە دەوری خۆی کۆکردوتەوە. هەڤاڵ ئیسماعیلی خاوەنی ڕادیۆکە کە خۆی نابینایە ژوورێکی بچووکی لە ماڵەکەی خۆیدا بۆ ڕادیۆکە تەرخان کردووە و بە ئامێرێکی بچووکی پەخش و ئەنتێنێکی چەند مەتریەوە سەرجەم نابینایانی لە دەوری ڕادیۆکە کۆ کردوتەوە. بەرنامەکان هەمە جۆرەیە چ وتار بێت چ قورئان بێ مەسەلەن چ هەندێ بابەتی علمی بێت چ سرودی یان گۆرانی نابینایان بێت ئەوە دەستەی نابینانی خۆمان گەرمیان ئەمانە پێشکەشە کرێت. بەڵام بە محەددی ئێمەش لەبەر نەبوونی یعنی مادی و یاک و پارە بەڕاستی نەمانتوانیە بەرنامەکان زۆر بکەین. بۆیە ئێستا باوکی شکار مامۆستا بەرنامەیەکی هەفتانەی هەیە لە یان ڕادیۆگەمانەوە ئەوش بەرنامەی هینە بەرنامەی دڵڕۆشنە هەر هەفتە و ئەڕۆین یعنی میوانداری لە نابینایەکی بەڕێزەکەی یا لە کەلال بێت یا لە دەوروبەری کەلال یاکو ئەگەر بە پەیوەندی بێت ئەگەر لە شارەکانی تر بێت. بەناوی خوای بەخشنەوە مێرەبان نابینایان بەرنامەی ڕاستەوخۆ لە ڕادیۆکەیانەوە پێشکەش دەکەن و زۆر جار لە کاتی بەرنامە ڕاستەوخۆکانیشاندا لەلایەن گوێگرانی نابیناوە بەشداری دەکرێت و هەندێک جاریش بەهۆی نوکتە و قسەی خۆشەوە لە ناوەڕاستی بەرنامەکەدا پێشکەشکار دەدات لە قاقای پێکەنین. من باوکی شکار پێشکەشکاری بەرنامەی دڵڕۆشنان لە ڕادیۆی گزنگ بەرنامەکەم هەفتانەیە ڕۆژانی سێشەممە کاتژمێر 10 و پێشکەشیەکەین و هەر جارە و میوانداری لە نابینایکی ئازیزەکەین نیتر ئەگەر نابیناکە نزیک دێ و بتوانێت ئەوش دەستاری بۆ بگرینەوە بیهێنین ئەوە ڕوبەڕوو دیداری لەگەڵەکەین و ئەگەر نەیشتوانێ دوور بێ بۆ نمونە لە شارە دوورەکان بێ ئەوە بە لەسەر هێڵی تەلەفۆن وەری ئەگرین و توێژی لەگەڵەکەین و هەر بەهرەیەکی هەیشمانە نابینایی بەهرەدارمان هەیە چێژ لە بەهرە جوانەکەی وەرئەگرین. زۆربەی ئەوانەی کە گوێگری ڕادیۆی گزنگی نابینایانن خۆیان نابینان و پێیان وایە ئەو ڕادیۆیە خەمەکانیان دەڕەوێنێتەوە. گوێگری ئەم ڕادیۆم لەبەرەوەی دڵخۆشم پێی کە نابینایەک سەرپەرشتیەکە و بەرنامەکانی پێشکەشەکە دەستخۆشی لێ دەکەم و سوپاس یەکەم کە ئەوەی ئەمە نەمانتوانیەوە بیکەین ئەو هاوڕە دڵسۆزەمان کاکەڤاڵ جێبەجێ کردووە بۆمان. من لە کاتی پەیوەندیەکانە ئەوەی بەرنامەی دڵڕۆشنان ئەوی باوکی شکار پێشکەشیەکات بۆ پەیوەندیەکان ئەم دوو جیازە بەکارهێنین. ئەمە وەکو پەیوەندیان وەکو بەدالی ڕادیۆ گەورەکان هەموویان بە شێوەیەکی ڕەسمی بەدالیان هەیە بەڵام ئێمە من ئەمەم لە جاتی یاکو لە باتی بەدالە بەکاردەهێنم. یەکێ بۆ میوانداری ئەوەی کە لە دوورۆ ئەگەر میوانداری بکەین واتە لە سەرهێڵ ئەمیش بۆ ئەوانەی کە بۆمانەکەن یان بۆ بەرنامەکە جێوەسەکان. گەورەترین گرفتی نابینایان خراپی بارودۆخی داراییانە. کارام دەستخۆشی هەبوو پرسیارشتی نەبوو بەڵام کاکۆسمان سێ پرسیاری کرد ئایا لە پرسیارەکان تێگەیشتی یەک ڕوونیکەمەوە. بەڵێ پرسیاری یەکەمی پێم وایە گەورەترین گرفتی نابینایان خراپی بارودۆخی داراییانە کە ناتوانن ڕۆژانە سەردانی ڕادیۆکەیان بکەن. دڵشادەنوەر دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک. ئێستاکە تەواو وا بۆیان ڕوونە